یەکێکە لەو دەیان پرۆژەی نیشتەجێبوونانەی کە وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بە ئامانجی کەمکردنەوەی ژمارەی کرێنشینان دروستی کرد. بەڵام دواتر بە پاساوی قەیرانی دارایی کارەکانی ڕاگیرا و ئێستا بووەتە کەلاوەیەک. نزیکەی 15 ساڵە زیاتر لە 500 یەکەی نیشتەجێبوون لە قەزای شارەزوور دەست بە دروستکردنی کراوە، بەڵام سەرباری چەند جار بەڵێن بە ئێستاشەوە هەر تەواو نەکرا. وەڵاهی ئەم شقانە کراوە بۆ کرێکی بەڕاستی چەند ساڵێکە لێرە ئاوا بوو بە بەکەلاوە و خەڵک دابش ناکرێ هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ نییە نازانین بەڕاستی بۆ ئەم خەڵکی ئەمە منتیقەش بۆتە سەرێشە کێشەیەکی هەم لە ڕووی سیمای شارەکەەوە سیمای شارەکەی ناشرین کردووە هەم لە ڕووی ئەوەیە کە شۆڵەوە هەندێک جار گەنجی تایە و کێشە و مشکلە بۆ خەڵکەنێنەوە لەم سنوورە بەڕاستی حقەس حکوومەت ئاوڕێک باتەوە لەم شقانە ئایا یا بدرێ بە کۆمپانیایەک یان دابش بکرێ بەسەر خەڵکی فەقیر و هەژارە لە ڕاستی ئەم شارە خەڵکێکی کرێکی زۆری لێ خەڵکێکی زۆر مستەحەقی لێیە فەرمانبەر و مۆزەفی زۆر لێ کرێکیە لەم شارە کرێکی کرێخان و زۆر گرانە نەزانم ئەگەر خۆت متابعە بکەی زۆر جار کابرایان لە پەیجەکان ڕکلامەکە ئاڵێ خانیەکمەوە بۆ کرێ ئەنی خەڵک ئەوەندە ناڕەحەت بووە بە زۆر بە ناڕەحەت لە نووسنگەکانیش خانی کرێ دەست ناکەوێت ئەوەی سا من حرسم لێرە گیرما خوارد دەست منەڵەوە مناڵ تێتە ناوی بەخوای سا و پیاوە لەو خوارەوەی بە حیوان چیتێکم تو کاکە حیوان چیتێکە ئەیکەن بۆ خەڵ یعنی ئەوە کەوتێتە ناوە ڕاستشوو ئاوەتا ئەو لای بۆ خانە ئەو لای بۆ خانە ئەوەی خوارەوە ئەم کەوتە ناوە ڕاست خۆیمە وتمان دیریشتمان دەستێمانی و دیری ئاوادارکردنەوە ئەم پێم وایە کاک محەممەی ناو جەنابی بدیر ئەمە هیچ ئیسفادەیەکی نییە بۆ حکوومەت چی ئیسفادەیەکی وازام کاک بەرهەم سەرۆکی حکوومەت و لەو کاتەوە دروست کردیاوە تەواویش بوو ئەم حوتە وتیان پێڵسە هاوڵاتی خۆی بۆ نووسیە بیدەنی نەیانداتی. وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی ماوە بە سەرچوو لەسەر گرفتەکە دەڵێ زیاتر لە 9,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کەمکردنەوەی ژماری کرێنشینان دەست بە دروستکردنیان کراوە و بەشێکیان تەواو بوون. سەبارەت بە هۆکاری تەواو نەکردن و دابەش نەکردنیان وەزیرەکە باس لە بۆچوونی جیاواز لەنێو ئەوان و ئەنجومەنی وەزیران دەکات. بەنسبەت یەکەکانی نیشتەجێبوون ئێمە حاڵی حاضر و وەزارەتی ئاوەدانکردنەوە 9,000 یەکەی نیشتەجێبوونمان هەیە کە بەشێکی تەواو بووە بەشێکی تەواو نەبووە ئەوانەی ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکا دابەشیان دەکەین بەسەر هاوڵاتیانە بەڵام بۆکو پرۆژەی نوێمان ئێمە خاڵبەندیمان تەواو کردووە بە پێی ئەو فۆرمەی کە پڕ کراوەتەوە ناوەکانی شەکلایی کراوەتەوە بەڵام لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە دوو ڕای جیاوازمانێ ئێمە پێمان وایە هەموو یەکەکان دابەشکەین ئەنجومەنی وەزیران پێی وایە تەنها یەکە تەواوبووەکان دابەشکرێن لەبەر ئەم گرفتێکی لە بینی وەزارەت و ئەنجومەنی وەزیران هەیە نەمانتوانی بەشێکی زۆری پرۆژەکانی حکوومەتی ماوە بە سەرچوو هاوشەوەی ئەم پرۆژەیە بە نێوە ناچڵ جێهێڵراون. ڕوو لە هەر شار و شارۆچکەیەک دەکەی دەیان پرۆژەی پشتگوێخراو دەبینیت بەڵام بەردەوام میدیا سێبەرەکانی سەر بەدەسەڵات دەستکەوتی وەهمی بە هاوڵاتیان دەفرۆشنەوە. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پێم شارە زۆر.